باش هێمن عەبدوڵڵا لەگەڵ هاوکارانم لە دووسڵدۆرف بۆ ئەم جارە دیاسپۆرایەکی جیاوازمان ئامادە کردووە. دووسپەی لەم هەرێما واتە نۆردراین ڤێستفالنی ئەڵمانیا هەڵبژاردنە خۆجێیەکان دەکرێن. ئامارە نیمچە فەرمیەکان دەڵێن لە ئەڵمانیا لە سەرووی ملیۆنێک و 500,000 کوردستانی دیاسپۆرانشین دەژین. بەشی هەرە زۆری ئەوانش لێرەن لەم هەرێمی نۆردراین ڤێستفالنە. بۆش لە هەڵبژاردنەکانی ئەم جارەدا هیچ شارێک هیچ شارەوانیەک و هیچ بازدەیەکی هەڵبژاردن لێرە نییە کە بەربژێری کورد یان تەنانەت لیستی کوردی تێدا نەبێ. بۆیە بە گرنگمانزانی کە بۆ دیاسپۆرانشینانی دیاسپۆرای ئێرە ئەم هەرێمە ڕوونی بکەینەوە کە بۆچی گرنگە بچن دەنگ بدەن لیست و بەربژێرە کوردەکانیشان پێ بناسێنی. هەروە بۆ دیاسپۆرانشینانی وڵاتانی دیکە ئەوانەی کە ئێستا بە شێوەی زیندوو دەمان بینن دەمانێت ئەوەی کە ئەم شەو دەیبینن لەم بەرنمەیەدا وانەیەک بێ بۆ دووبارەکردنەوەی لە لای ئێوەش بێگومان بۆ ئەوانش کە لە کوردستانن تەماشامان دەکەن زۆر خۆشە بزانن کە چۆن کورد لە هەرێمێکی وەکو نۆردراین ڤێستفالن لێرە چۆتە نێو سیستەمی حکومڕانی بە چاوی لە زۆرتریشە. دەبێوەشتان پێ بڵێم کەم هەرێمە هاوسنوورە لەگەڵ شانشینی هۆڵندا بەڵام ڕەنگە پێتان سیر بێگەر بڵم تەنیا هەرێمەکە نەک هەموو ئەڵمانیا لە تەواوی هۆڵندا دەوڵەمەندترە هەروە ژماری دانیشتوانیان تقریبان هێندە یەکە. لە دیاسپۆرای ئەم شەودا لەسەر هەڵبژاردنەکانی ئێرە چاوەڕوانی ئەم مژارانە بن. شاری منشنگلادباخ لە کوردستان و جیهانیش بەیانە وەرزشەکەی و کێبڕکیەکانی ناسراوە. بەڵام ئەم شەو لیستێکی کوردیتان پێدا ناسێنین کە لەو شارە هاوکارم زنیارشینۆ چۆتە لایەن و باز دەکەن کێبڕکی سیاسی ئەوان لەسەر چییە. اینجا دەچینە شاری مونستەر هاوکارم مەیدۆست لەوێش لیستێکتان پێ دەناسێنێ کە کورد تێدا سەرکێشی دەکەن و لە ماوەی ڕابردووشدا توانی و یانەکاری گەورە بکەن. دواتر سەرۆکی لیستەکە و خانمێکی بربژێر کە لە دوو پارچەی جیاوازی کوردستانەوەن لە ستۆدیۆ لەگەڵم دەبن. هەر ئەم شەو خانمێکی دیاسپۆرانشینی سەقزی دەناسن کە لە شاری کۆلنی ئەڵمانیا بربژێری پارتی لیبراڵەکانەوە چاوی لە دەنگی کوردی دانیشتووی ئەو شارەیە. هەرچەندە کورد بە کەمی دەبن ئەندامی پارتی لیبراڵەکان بەڵام نیوشە عەرابی پێمان دەڵێ بۆچی ئەو پارتەی هەڵبژاردووە. اینجا پێشتر هاوکار ماڵەشاڵی بێریڤان ئایمازی کوردی پێناسان بووین کە لەسەر لیستی سەوزەکان بربژێرە بۆ سەرۆکایەتی گەورە شارەوانی کۆڵن. ئەم شەویش بربژێری کریستیان دموکراتەکانمان پێدەناسێنێ بۆ سەرۆکایەتی شارەوانی دووسڵدۆرف. دوایەویش دەتان بەمە شاری بۆخم لەوێ بربژێرە کورد و ناکوردەکان لیستێکیان دروست کردووە دەیان دوێنین کە نیوەی بربژێرەکانی لیستەکە کوردن و نیوەشیان ژنە. لەوێ دەبینن چۆن بربژێرە کوردەکان کۆڵان بە کۆڵان بە دوای دەنگدەرانەوەن بۆی قایلیان بکەن بچنە دەنگدا. کەیم جاران وەها ڕوودا ku Kurdên diyasporayên welatekî de dijîn bi evê hejmarê mafê dengdanê hebe û ji bo encûmenê biyaniyan jî lîst û berbijêrên wan hebe. Bêrîvan Eymaz bibete serokî şarevanî şarî Köln rûdawekî mejûyî dibêt bo Almanya û bo em şareş. Dengê Kurdan di vê herêmê de dikare guhertinekê durust bike. وەک چۆن هەمیشە کردومانە بۆ ئەم هەڵبژاردانش ڕووماڵێکی جیاواز دەکەن. بە منشنگلادباخ دەست پێ دەکەین. شارێکە لێرێ لەم هەرێمە بەڵام لە جیهان بەیانە بە نێوبانگەکەی تۆپی پێ ناسراوە. بەڕاستی شارێکی خۆشە من خۆم ینی ئەوەندەی بتوانم زوو بۆی دەچم. لەو شارە کورد زۆرن بە تایبەتیش ئەم ساڵانەی دوایی خەڵکی ڕۆژاوای کوردستان و ژمارەی زۆر خەڵکی شنگال و ئێزیدەکانی کوردستان تێدا گیرساونەتەوە. بۆ ئەم قۆناخە ئەو کوردانی کە ئەو کات هاتبوون و ئەوانەی کە پێشتریش لەوێ بوون لیستێکیان دروست کردووە کە هاوکارم زنارشینۆ باشتر پێتان دەناسێنە.
اشکرامات امیکی به او یخینه به هلاویستن و بلافکرنا پوسترین خواه کمپینا هلبجارتنان دکن. زیاد جچیای کرمنچ عفرینه و عبداللطیف گنج جقامشلویه. به هفرا لباجر منشنگلادباخ لیسته خواه بناو به هفرا بنیادنانا سبروژه ددن ناساندن. لیسته که کردانه و بجدارن ده هلبجارتنین انجمنین بیانیان دا. الوی باجاری جبرگو او جمارک باش کرد هن الودره مجی خواست ام لیستا کردی چیکن قاسم کرد کرد بلکیم دورا 300-400 فامیلیه عائله هینه مجی خواست ام لیستا که چیکن او بلکیم تجربه اولیه آیکیه ام دخوازن ناوی مجی د وقت به ناو لیستا دا هبی ام چارنه ل مخابن ام چارج روش آوانه ام بهوی بون ج پرچه دنجی مرابن کورسانا دنجی مرابن ل بخودی او هنکی وقت تنگ بو و تجربه یکی یعنی جبرگوه ما هفته ام کومبین و ما اتفاق کردگو ام و چارناب هفرا لیستا که چیکن آکردی عبداللطیف خوندوان زانکویه و دست پیکا تحمن خوی گنجاتیه دایه. دگل دایی که خو گلستانه دلیسته دا بربجیره. لیوان بمبست گنج دانه پیش و خواه خستنه پشتوان جوان را. ام که جالیا کردی دیاسپورا الوی باجری منشنگلادباخ ام دخوازن دنگ کیمه الوی انتگراسیون سخات هبی و ام بهیوینه ام پروژکت ما دنگك بير هبي وحقي ما هبي ما فكي ما هبي ام جي رأي ياخد دفع مسألة انتجراسيوني ده بدن هلبزوان اوچروک نویسه کچا عبدالرحمن درعی نیگارکش و موزیسین دیار روشاوای کردستانه روزانه کار نغم دگلبیانی و کج برایه دلوی بو پرسن گنج زاروک و جنان لیده ده جبو زاروکا گلکی باش فیری زمانی خوی کردی ببن اکتیویتیت منی کردی مثلا هين ماكو تانسن وقت تشتما كلتورا ما انه وان فيري وان تشتابكن جوانا جيولو ريل بروان بدن كاوي تشكار من بكن تشبخينن يعني جيكي مهابه باشا امجي ببن برشاك جوي جواكا المان ويقلكي باشا ام ببن وكا كوبري ارتاح حردو كلتورو يعني ملتا قلكي وباشبه دگل هبونا لیسته کردین کم در ریک خستی و جدا جپرانیا جواکا کردیا لعوی باجری آکنجی دناف لیستن دنین بیانین ملتن دندا بر بجر هنه زناشینو رودا منشنگلادباخ آلمانیا بله هل بجاردنه که رنگا وکو سرتاج گوتم زور کس پیسیر بکه هرمی کی ولاتک هل بجاردن دکه اما برنامه کی و ترخان دکه سبینو دوس بش رومالی دکین بلام وکو باسم کرد باشی هر گوری زورتر ل 1,500,000 کردی دیاسپورانشین که لآلمانیا دژین لیره لم ولایت دژین واتە گەورەترین دیاسپۆرای کوردی لە دەرەوە لێرەیە دیاردەیەکی سەرنجڕاکێش شەوەیە کە لەو چەند ڕۆژەدا لەگەڵ هاوکارانم وەکو دەڵێ هەندێک حساب و کتابمان کرد سیرمان کرد زۆرتر لە 300 بربژێر و لیست کوردی لەم هەڵبژارنەی ئەم جاردا کە دوو سپەی ڕۆژی دەنگدانە بەڵام چەند هەفتەیە کە خەڵک مافی هەبووە کە پێشتریش بڕوا دەنگ بدە بەشدارن لە هەڵبژارنەکاندا 300 کەس و لیست ژمارەیەکی یەکجار زۆر گەورەیە نیشانەی بەشداریەکی زۆر کاریگەری کوردە لە نێو سیاسەتی یان حکومڕانی لۆکاڵی لەم ناوچەیەدا ئەوەی سەرنجڕاکێش شەوەیە کە 22 ئێزیتی لەسەر تاسەری هەرێمەکە خۆیان بربژێر کردووە و لە هەندێک لە شارەکانیش کە کورتیاندا کاریگەرن پێشینە هەبووە پێشتریش بەشداریان کردو هەوڵمانداوە کاری تایبەت بکەین یەکێکیان شاری مونستەرە یەکێکیشان شاری بۆ خۆمە کە پێشتریش تەجروبە هەبووە کورد چۆن لەوێ لەسەر بڕیاری سیاسی بۆ مەسەلەی کۆچبەران بۆ مەسەلەی ژیانی خەڵک بۆ هەموو ئەو شتانی کە پەیوەندی بە کوردەوەیە ڕۆڵیان بینیەوە بۆیە پێشتر دەچمە شاری مونستەر کە یەکێکە لە شارە جوانەکانی ئەم هەرێمە زۆر دامەزراوی گرنگی ئەڵمانیا هەن کە بنکەی سەرەکیان لەوێ لە مونستەر لەوێ لە ساڵانی ڕابردوودا
کورد چالاکیان زۆر بووە و بەڕاستیش حسابیان بۆ کراوە هۆی کەشیەوە بۆ کە دامەزراوەی کاریگەر و گرنگی کۆچبەرانی لێن لیان لێیە دامەزراوەیەک بە ناوی ئافاق کە دامەزراوەکی گەورەیە بۆم هەڵبژاردنانش لیستێکی هاوبەشی کوردی لەگەڵ خەڵکانی دیکە پێکاتەکانی دیکەی ئەوێ دروست کراون هاوکارم مەی لیستەکەتان پێدەناسێنن دوای لێرە لە ستۆدیۆ لەگەڵ میوانەکانم کە لەو لیستە بوون لە راپۆرتەکەدا دایان ناسن زۆرتر لەسەرەوە ڕادەوەستین کە بۆچی کورد لەم هەڵبژاردناندا دەبێت بەشداری بکەن قازانجەکەی چییە و دەتوانن بەمە لێرە لەم ناوچەیە چی بگۆڕن. لە باژاری منستەرێ وەکە تەڤاهیە هەرێما نۆتغاین-ڤێستفالنێیە ئەڵمانیایێ هەلبژارتنێن شارەداریێ و یەن ئەنجومەنێن ئینتەگراسیۆنێ برێڤە دەچن. ناوەیەک ji lîsteyên berbijêr global e an ku cîhanî. Taybetmendiya wê ew e ku 31 berbijêr ji 24 neteweyên cuda di nav de ne. Yek ji wan Dilêr Sabir ji Başûrê Kurdistanê ye, damezrînerê Komeleya Afaq û pisporê têkiliyên navneteweyî. Ew ji sala 2004 ve endamê Encumena Întegrasyonê li bajarê Münsterê ye. ئەوەی وا بۆی هێدەنگ بدە هەموو کەسێک ئیقامەی هەیە لە شاری منستەر هەموو نوع ئیقامەکان بێجگە لە دولدونگ ئەوەی ئەو ئیقامەی هەیە بۆی نییە دەنگ بدە و ئەوەیشی سێ ئەڵمانی هەیە هەتا سێ گینەراتسیۆن بۆی هێدەنگ بدە ینی خۆت باوکت باپیرت ئەگەر ئەڵمان نەبن بۆتان هێدەنگ بدەن. مژولی پەیوەندیان ji bo hilbijartinane. Rojnamevan û berbijêra lîsteya global ji bajarê Efrînê, Rodî Elî, dixwaze li ser xalên ji bo koçberan girîng weke nîjadperestî û mafê jinan raweste. Rodî ji rûdawê re dibêje ku hêza lîsteyê di pêrengiya wê de ye. ئێمە وەکو کورد حەفت ئەندامی me hene divê lîstێدا وەکو کورد یعنی دیسا kesin pڕن lê di nav 31 kesan da her kesekî ji netewiyek hatiye ji 24 netewî te bîne ser mêzekî rûnişkê bide û jê re bêje ino ermanca me yek e û dibe em ji bo tiştekî tenê kar bikin ev bixwe yani hêzekî pir qewî gerek e heta dikare vê tiştî ava bike. Karsaza Kurd Ehlam İbrahim bi navê xwe û malbata xwe dixwaze di hilbijartinan de dengê xwe bide. Ez dixwazim dengekî Kurdî tê de be û em pê serbilind bin serkeftin bi ji me re tê de be yek kursîk me Kurdî tê de be alîkar be bi miletê xwe Kurdar e. Li bajarê Münsterê 322,000 kes dijîn. Ji 105 welatan nêzîkî 6,000 kes dikarin dengê xwe bidin. Dê çardeyê nihan diyar bibe dê kî guhertinan bixe nav civaka koçberan. Di hilbijartinên Encumena Întegrasyonê de mafê dengdanê bi tenê li bawan kesan heye ku xwedî paşxaneyeke koçberiyê ne û armanca van hilbijartinan ew e ku dengekî siyasî li ser asta şaredariyê bidin koçberan. Meydos, Rûdaw, Münster, Almanya. گەلێکی بخێراتن زۆر بەخێر بێن کاک دلێر ڕۆدی خان وابزانم پێویست نییە بتان ناسێنمەوە لە راپۆرتەکەدا بیندرە و وەکو ئەتەکێتیش خانم یەکەم جار قسە بکەنونیە کاک دلێر لیدیس فەرست ڕۆدی خان کوتوی ڕۆهاتی تو گەلێکی وەستیا بووی نە من دەدی ینی ڕێکاوە دزانم دوور بوو لێ تو گەلێکژی وەستیا بووی ئەف هەلبژارتن تە گەلێک وەستاندنە ینی گەلێک هیلاک بووی بێگومان چما ڕاستی ئەسەر بێژم ینی ملەتێ ما دبێ و بچن و دەنگی خوا بدن لێم مخابن حتى نهار جمعتي خواستن ام هين نچارن كو هرتم تك بتك كاس بكاس جيش برس بكن كو دنگ دانه يانا يعني دبه هرتم ام بيك وابچنو برس بكن هگر چونه دنگ خوا دانه يانا مخابن ملتي ما هين ما في خوا نزانن كو بكار بينن وكو ام بيجن چاندا هلبجاردنه و چاندا دنگ دانه هين دناف مدا كمش برويفا يعني مرود دوسته يعني نها كو تو خوازي وكو دبيجن ببي اندام د جواتا انتجراسيون ده وأفتشت بيت جوهرتن يعني تو تكاري كاري كيف كيكو تأثير هبل سردنگ درن لدفرا وانا ين كل باشتر فين بكنكو ما في وان شنة شما قرنجة دنجي خو بدنته
بله بگومان یعنی او تشتکی حتی نها ام بیجن کو باش نبوه بله باش بوه یعنی بری وی 5 ساله بری ویجی من خبر بجیر کر روش جنها خرابتر بو نها خلکن هنا فیر بونه زانن نها سیاست چیه هنا کنه یعنی پرس دکنجی یعنی کما سی هبن چاوا اسکارم دنگی خواه بدم كما سي هنا حتى نها لي بس ام هيفي دكن ام لسر كار دكن كو افتشتا د بيشاروجه دا باشتر ببه كو ملات حمي ما في خا بكار بينن ما في دنگ دانه ام دزانين كاك دلر يعني المانيا بتاعتي لو دفراوج قالكي ناس كريه بو او قاس خلات فدرالي والمان يعني دفرستاندنا ود انتجراسيون دجي قالك كارن باش كرنا كاك دلر بو تجربه دوور درێژەی کە هاتە هەر لە ئافاق نادامەزراوەیەکی سەرکەوتوتان هەیە بۆ خۆ گونجاندن بۆ ئینتەگراسیۆن لەوێ بە تەجروبەکانی پێشتریشت ئەم جارە جیاوازی چی هەڵبژاردنەکە لەگەڵ جارەکانی ڕابردوو زۆر سپاس کاکی من بەڕاستی من لە 2004 دەسم کردم کارە لە 2004 خەڵکێکی وا زۆر نەبوو یعنی کوچبەرانێکی زۆر وا نەبوو لە منستەر بەتایبەت ئێستا باسی 59,000 کەس و 64 کەس بڵێن تقریبا نزیک 60,000 کەس بۆ هەیە دەنگ بدا لەم هەڵبژاردنە ئەبینین ئەو کەسێلەوە لە پێشەوە زۆر احتیمامیان نەبوو یعنی بە هەڵبژاردن ئمڕۆیان بینین پرسیارەکەن سێری بەرنامەی هەڵبژاردننی لیستەکانەکەن زۆر پێخۆشحاڵم زۆر کورد هەیە ئەبینیە لیستی کورد هەیە بەڵام یەکسەر دەنگ بە لیستەکە نادا سێرەکە لیستەکانی کێ لەسەر لیستەکەیە کێ لە پێشەوەیە کێ ئەتوانێت کار بکە بۆ ئەو هاوڵاتی لەو شارن بۆ ئەوەی بۆ خۆیەتی خۆی دوایەوە دەنگەکە بۆ خۆیان نەگەڕێنێتەوە سەرەکی فەرقێکی زۆرە چاو کراون زیاتر ناڵێم گەیمانەتە مەرحەلەی تەواو بەڵام کەی ئەبینم پێش 20 ساڵ پێش ئیسە و 10 ساڵ پێش ئیسەش بەم شێوەنە بۆ وەکو ئیستا کە ئەڵێم 60,000 کەس بۆی هەیە دەنگ بدا لە شارێک 320,000 کەسی لەیە وابێ دەورێکی زۆرە بینن لە بریاردان چونکە دوای ئەوە ئەم ئینتیگراسیۆن سڕاتە ئەم ئەنجومەنە لە کاری لە هەموو بوارەکانی ژیانی ئەو کەسێلەکە لە ئیشەوە لە خانیەوە لە مەکتەبی مناڵانەوە دەورێکی زۆر ئەساسە بینێ لەبەرەوەوانەزانن ئەو دەنگە مەسئولیەتە دەنگەکە ئەبێ لە جێگای خۆی بێ شەرت نییە هەر ئەوە بڕۆی دەنگ بدەیت ئەبێ بزانی دەنگش بۆ کێدەی زۆر باشە ڕۆدی خانم ینی شارەداری گرنگن جواتەی باژارە گرنگن لێ ئەوەکو ئەس دەبینم دناف من گوت زێتت نهامژی گوت زێدەتری سیاست کەسایەتی ئەنجی بربژێر و لیستە هەنە کو کوردن و بەشدار ئەنجی میکس دگەل یندن وەکی لیستاوە لیستە گلۆبال لێ زێدەتر بۆ ئینتەگراسیۆنە ینی جواتە ئینتەگراسیۆنەیە چما کورد ئەو قازبەری خۆ دەنە ئینتەگراسیۆنێ چما چونکی هەنە کەسەنە دەبێژن جواتە ئینتەگراسیۆنێ تنێ شێوەرمەندی ینی کە دەسەڵاتەوان تونەیە چما بۆ کوردا و قاز گرنگە بچنێ جواتە ئینتەگراسیۆنێ ئەو تشتێکی گرنگە بوومە وەکو کوچبەر وەکو خەلکن ئەم بێژن بوونە پەنابەر وڵاتێکی دل دیاسپۆرە بەتایبەتینا ئەڵمانیام دەبێژن باشە کولوبیەکمە هەبێ ژبەروێڤە ینی ئەس دەبینم و gelek خلکن هەنە کو خەبیرن دوێ واریدا ینی ئەنجومانە ئینتیگراسیۆنێ وارێکی تایبەتە ji بوو وەکو ئەم بێژن فرصتك كو او ما فين ما لسر أصل سياسيتي لسر أمبيجن أصل هريمي وهروها لشرداريا وباجاري وري بيستن أمبيجن كو نهال مونستري ما خبر بجير كريا قالك خلكن هنا كوش برن نبس كرد وقت قوتيج نفنتوينا يعني نتوين دن هنا باشكو كسي كيوان بر برس هبه يعني اي شكيوان خواستكوان أمبيجن پرسگریکا وانجی ببیسه و پیگینه سیاست مدارن آلمان و هر وها تشتکی گرنگ هیا کنها تا بحث کرد نبس گرنگ بوما کو ام يعني خواستکا ملت کوچبر ایل باجاران لسر آست هریمی بس ام بگینه نه هر وها لسر آستا نفنتوی يعني وكو ام يعني ام بيجن وكو تشالاكفان ام لسر في تشتيجي دخبتن ام تشتاق جلق جلنجا كومروف زانبه اوكي اف
اف مروفا کو از دنگی خود دمه او سیخت او باوری خو از دمه او کسا کاره دنگی من بگینه و آسته یا نه راسته جا امان کاک دلیره که باسی کت رودی خان گرنگه او کسی که من دنگی دمه دتوانه دنگی من بگینه یا نه زوت السياسات كانديدو ليستي كردي وها كمخوان يعني دلنا ما كردين بلام بيكمان خلق تريان لقليا بتنيا خوان هالبجاردو اما تبيتشونا اوي كبجداري سياسي هي اللي روا بفراني اما اشتكي باشا بلام بيوست اما لسرتش بنا معك بيتشون خلق خوي كانديد بكا اوي كدنگ ددا شلون دنگ بدا بيتشونا براستي اما ابي كمي ريالس واقعي بين كي باسي هريمي نوردغان فيستفال نكين باسي سطو يانز الشهر اكين دن ادن باسي نيزيجي 3 مليون كس اروا دن ادا وكو كوجبر چونك باگشتي 12 مليون زوت له 12 مليون لا من باسي كوجبر اكين يعني بس باسي كوجبر اكين نيزيجي 2 مليون و 600,000 كس بوي هيدان بدا بوي هبو دن بدا لصالي 2020 امسال زياتره رقم كان معنيه نازل جمال كان جيتشن والله نيزيجي 3 مليون كي ابيني شنيا قورية كنا زخمة أم أنجمنيلا دوري كي زور أساس أبينية لجياني كوتشبرا كان لجياني إما زور كسي نازل انتجراسيون صار دوري كي تشريعية دوري كي لهمو تشتيك همو بوارية العقيبة كوتشبرا أبي برسيار بكريت لبر أوا أبينم زور جرينجا دندان زور جرينجا هاولاتانی کورد به تایبەت چونکە ئێمە پێویستی یعنی ئێمە تەجروبەمان هەیە لە کوردستانی خۆمانش لە هەرێمی کوردستان هەڵبژاردن دەورێکی زۆر ئەساس ئەبینێ لەبەر ئەوە زۆر شتێ بەدەست خۆیان ئەتوانن بیگۆڕن ئەتوانن ئەبێ بزانن دەنێک کێ مەسەلەی کورد من لەگەڵ ئەوە میسەن باسی شاری منستەرەکەم با بە تایبەت شاری منستەر بکەین منستەر لە نزیکی 600,000 کەس بۆی هەیە دەنگ بدا وا بزانم 3,500 كردة ل 150 وڵاتەوە تو من ناتوانم لیستێ بکەم بۆ 30,000 کەس ئەبێ دوایەوە من کەی لە ئەنجومەن کەی لە ئینتیگراسیۆن سادانشم ئەبێ بەناوی هەموو ئەو کەسیە لەو قسە بکەم لەبەر ئەوە ضرورە لیستەکەم بە شێوەیەکی لەگەڵ شارەکە بگونجێ بۆ ئەوەی بتوانین بگەینە خەڵکێکی زۆر ئێمە هەموو جارێ من ئەو 20 ساڵە بناوي ليستي كردو دانبو يعني دانا وزيما دائما لبيشهم بلان بناوي كرد دانا بزم خلكي اوروبا لقلايا امريكا لقلايا فرنسا لقلايا فيتنام لقلايا بلان يارمتي اتوام زياتر يارمتي كرد بدم لو شويه اگر خون بناوي كرد داوزم دهيكي زياتر اينم مقعدي زياترم هيا اتوانم لركراوكا ساڵانە یارمەتی 2,500 کەس دەین لە 190 کوردە بەو شێوە ئەتوانی بگەیتە کورد یارمەتی کورد بدەی یارمەتی ئەو کەسێ لە بدەی بێ ئەوەی بە لیستێکی یەک ڕەنگ بێت چونکە من باسی انتیگراسیۆن نەکەین باسی خۆگونجان نەکەین تو خۆجاکردنەوە نییە تو بەتەنیا بە لیستە من ئەمە یعنی قەناعەتی منە هەیە بە شێوەیە کە شتەکانە بینێ بەڵام لیستی ئێمە لە 31 وڵاتەوە وابزان باس کریا لە تەقریەکەیشە لە 31 کانیدەوە 24 وڵات ئیلیە لە حوتیان کوردە لە سێ بەشی کوردستانەوە لەبەر ئەوە شەرت نییە بە ناوی کورد قسە بکەم مهم ئەوەیە چی بۆ کاتەوە کولت تێگەیشتم بە بڕای بەڕێز زیرەکی کورد لێرە لەم هەرێمە ئەوەیە کە لە جیاتیەوەی کە چاوی تەنیا لە دەنگی کورد بێت چاوی لە دەنگی هەموو کۆچبەران بێ هەر 3 ملیۆنەکەوانە بەڕاستی ئەمەش بەما دەکرێت کە خەڵکی نوێنەری ئەوانیش لەگەڵ خۆت بەشداریت پێکرد ئەبێ وابێت بەو شێوەش ئەتوانی یارمەتی کوردش بدەیت تو بەتەنیا کەی بە ناوی کورد قسەکەی هەتا بڵین حزب ئەڵمانیەکان بەو شێوە ڕێزت لێ ناگرنەوە ئەوەی بە ناو کورد و قسە بکەی لە بین هەموو هینەکان بڵین هەموو ئەو خەڵکی هەموو وڵاتەکان کەی بە ناو کورد و قسەکەی ئەڵێم خۆی جیاوە کات ئەمە قەناعەتی منە هەیە بە شێوەیە تر شتەکانە بینێ بەڵام من 20 ساڵە لەم بوارە خزمەتەکەم و توانیم شتێکی زۆر تەجروبەکەم بەو شێوە بوو بەڕاستیش من ئەم شتە بەڕاستە بینم وای زۆر باشە ڕۆدی خانم زانی تشتێکی بۆ من بەڕاستی گەلک باڵکەش بەس چوومە بۆ خۆمێ پاشی ئەمە نیشان بدن گەلک خانم بەشدارن مەسەلەن تو یەکی ژوان تو خۆشی گەلک سەرکەتی دبواردن دەژی میدیاکاریژی بێگومان ڕۆژنامەوانی
و نابۆ کۆلنێ سەرۆکی شارەداریە دخوازە کورد خانم کورد و خانم لە بۆ خۆم نیڤە بربژێران خانمن و دناف کووردا دەژی نیف خانمن نیف زڵامن گەلک بەشداریەکە فراوانە چ کردیە و ئێنەرڤێدا خانمێمەوەسا بێنە پێشێ وسا نیف وەکی زڵامە دەرکەفن ما مستا همن يعني اما ام السيرفي تشتي براسي بطيبتي كاردكن ام السيرفي دخبتن كو جن سرفراز بن لي ديسا خو زيرك بكن خو خورت بكن ده حر واري كده نا بس السرواره ام بيجن خواندن وكار نا حتى دواره سياسات ده افتشتا المان فيرا جيراد بيجن كووتا يعني فراون كووتا واك ام بيجن چند نسبه هي جسدي كو جن تكلي كار سياسات بقري ام السيرفي تشتي جسالان يعني ام سر دخابتن وحتى نها ام بيجن وك نمونه ليستا ماكو ام تدا نها ماخو بربجير كريه زيدتري بينجي جسدي جنن يعني حيش دجن هنا جسي وياك اندام تدا او جهازك مزنا وتزاني يعني هر جنكي جوالاتي هاتي هر كسي ام بيجن رافندا وانجي هي يعني رافندا كردي لمونستر مزنا ام بيجن وكو بوخمنينا بلكن بوخم ماسترا ل او هيزك اجبروا فا ازد بينم كو جن دبيخو زيرك بكي خو ماكن بكي وام يعني بيجن بروجكت هنا ام لسركار دكن ام بيجن empowerment process ام لسرکار دکن کو جن خو زیده بهز بکی يعني فيكو ورا فرق كده ام بيجن وكو جنكي حجاب كريا يعني حجاب نكريا جنك جي جان آينه كيجان ولاتيه فرقني نعم حز كان بشتري وان حميام راست كاغلر اما اشتكي وكو دلا سرنج راكيشي بو برسياركي بابلين سرنج راكيشي بو هنا ما بيشه عقلي پشت وەکو دەڵێ لیست دروست کردنەکە و تەجروبەی خۆت 20 ساڵە هەتە لە نێو 31 کەسدا کە بربژێرن لە لیستەکەیەوەدا کاندیدن هەژدەیان ژنتاندانا لەبەرەوەیە کە لە ڕووی سایکۆلۆژیەوە دەنگدەر دەڵێ ژنێک پێم بڵێ دەنگم بدەی وەی بەسەر چاو دەنگت دەدەمێ بەڵام پیاوێکی ڕزاگران دێ لەولاو دەنگم بدێ کەمتر شانسی هەیە پەیوەندی بەمەوە هەیە واتان لایەنی سایکۆلۆژی بە هیچ شێوەیەک ئێمە ئەو ئافرەتی لەوا لەگەڵمان هەمویان لە بواری خۆیان ئیشەکەن زۆری سیاسەتیان خوێناوە زۆریان یاسایان خوێناوە زۆریان ئەلامیان خوێناوە سۆسیال ئاواتیان خوێناوە کەسیان ئێمە هیچ کەسێ جێگای نابێتۆ لامان ئەگەر تەنیا لەبەرەوەی ژنە لەبەر ئەوەی هەرچی بێت ژن بێ بەر ئەوەی خزم بێ کە سوکار بێ کورد بێت ئێمە لەگەڵ ئەوان لیستێک بتوانێت خزمەتی خەڵکەکە بکە بۆ خزمەتی خەڵکش ئەبێ ئەو کەسێ لەوا لەگەڵ تا بن بەهێز من ئەو ئافرەتی لەوا لەگەڵ ئێمەن بەڕاستی ئیشێکی جوانیان کردووە هەتا ئیستا لەگەڵمانە لە زۆر بوار لەبەر ئەوەیش ئێمە هەڵبژاردن نەبێ لە بین خۆمانە خەڵکێکی زیاتر لەگەڵمانە بوو بریارماندا ئەو سوێ کەسە لەو سوێ کەسە هەژدەیان لە ئۆروپاوەلەیەتی لە ئەمریکاوەلەیەتی لە ڤێتنام و ئەو وڵاتی ئاسیێت لە 5 کۆنتینەنت و لە 5 یعنی شتەکە يعني بوشي وانا بولا بر اوي افرد بي يعني همويان زيركن امش من زور بخوشحام لقلنا ايشا كم يا كم جانيه زور كس زور يعني دوهم سيهم جاي لقلمان لليستا تجربيكي زور سركوتو مامبو زور بخوشحالينش بتوانين خدمتي او ملتي خومان بشويكي جوامكم كيلا ملتي خومان من بستم اونيه بس كرد او كثيره وائمه خدمتها چونك خدمتك مهر أوانية خدمتي مباشر خدمتي تشريعية دبر أواتوان زوز سپاس دكم كاغلر صابر خانم رودي علي للیستی گلوبال لمونستر ئەوانەی کە لە مونستر هەرچەندە زۆربەی تاوکو سادە بێ دەنگی پێشوەختی دابێ بەڵام ڕۆژی یەکشەمە دەنگدانە لەوێ و لە شارەکانی دیکەش ئەو لیستانەی هەن کە کوردیان تێدان یان بەتەنیا کوردیش دروستیان کردون کە دەزانن سەرکەوتون یارمەتیان بدەن ناوبڕێک وەردەگرم و هێشتا بەردەوام دەبین لەسەر مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی نۆردراین ڤێستفالن بربژێری خانم هەیە و بربژێر لێرە ئەم شارە سەرۆکی شارەوانەکەی کە سۆدیۆی ئەمەی لێ قسەی بۆ کردوین دەیبینن دوای دەچینە شاری بۆ خۆم لەوێ لیستێکی دیکەی کوردی دەناسن بەڵام ئەمانە هەمووی پاش ناپەڕە. دووسەد تاوەکو 300 مەتر لێرەوە دوورە باڵەخانەی پەرلەمانی هەرێمی نۆردراین ڤێستفالن لەوێ خانمێک بڵێن کار دەکات دەوام دەکە هەڵبژێردراوە جێگیری سەرۆکی پەرلەمانە ناوی بێریڤان ئایمازە ئێستا
لە کۆڵن خۆی بربژێر کردو بۆ ببێتە سەرۆکی گەورە شارەوانی کۆڵن شارێکی یەکجار زۆر گەورەیە و کە ببێتە سەرۆک شارەوانی ئەوێ یعنی دەبێتە سەرۆکی حکوومەتی لۆکاڵی ئەو ناوچێ ئێرەش سەرۆک شارەوانێکی دووسڵدۆرف کە پایتەختی ئەم هەرێمەیە سەرۆکی شارەوانەکە ناوی دکتۆر کێلە ساغوکیە لە ساڵی 2020ەوە سەرۆکی شارەوانیە بۆ ئەم جارش خۆی بربژێر کردێتەوە ئاڵا لە ڕۆژانی ڕابردوودا چوو بۆ لای بێریڤان کە بۆچی دەیەوێت بێت سەرۆک شارەوانی کۆڵن بۆ ئەم جارش بۆ دیاسپۆرا چۆتە لای ئەم سەرۆک شارەوانی ئێرەهی دووسڵدۆرف دکتۆر کێلە ساغۆکی سەرنجستان بۆ گفتوگویەکی ئاڵا شاڵی لەگەڵ ئەو سەرۆک شارەوانی ڕادەکێشم. سڵاوتان لێ ببینێران بیستین ڕوودا و من ئێستا لە دووسڵدۆرفم دەمەوێت لەگەڵ سەرۆکی شارەوانی ئەم شارە دکتۆر شتێفان کێلە کە خۆی دووبارە کاندید کردێتەوە بۆ ئەم پۆستە چاوپێکەوتنە ئەنجام بدەم ئێوەش لەگەڵ بەڕێز دکتۆر کێلە زۆر سپاس بۆم دەرفەتە دەزانم بەڕێستان زۆر سەرقاڵن و هەروەها دەتانەوێت لە دەنگدەرانتان نزیک بن سپاس بۆ ئەم چاوپێکەوتنە بەڕێستان لێرە ئاماژەتان لەسەر ئەم سلۆگوانە بە خاڵێکی گرنگ داوە دەڵێن یەکگرتنەوەی خەڵک بنیاتنانی داهاتوو باشە ئێوە دەتانوێت ئەمە چۆن بکەن؟ ئێمە دەمانەوێت سیاسەتێکی باش بۆ دووسڵدۆرف بکەین. دووسڵدۆرف شارێکە کە خەڵکی زیاتر لە 180 وڵاتیدا پێکەوە دەژین و پێویستە مرۆڤ زۆر وریا بێت و کۆمەڵگەی شارەکە پێکەوە ببەستێتەوە. لەم شارەدا پۆتانسیلێکی زۆر گەورە هەیە و من دەمەوێت سوودی لێوەربگرم و پێکەوە لەگەڵ هاوڵاتیان ئەم شارە بنیاد بنیم. بۆ نمونە من ئەمڕۆ لێرەم و لەگەڵ زۆر کەس قسە دەکەم ئەمە بۆ من گرنگە. ئەم شارە بنیاد بنێنەوە باشە چ پرۆژێک ئێستا جێبەجێ دەکەن بۆ ئەوەی شاری دووسڵدۆرف تا ساڵ 2035 کەش و هەوای کلایمەت نیوترال بێت. لە بواری بێکاری و کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوادا چەندین پلانمان هەیە. بۆ نمونە ئێمە وەک ئامانجێک بۆ خۆمان دامانناوە کە پانێڵی وزەی خۆر لەسەر هەموو سەربانەکانی باڵەخانەکانی شارەوانی واتە مڵکەکانی شار دابنی. ئێمە لە فراوانکردنی ژێرخانی بەرگاویکردنەوەی ئۆتۆمبیلی کارەباییدا زۆر پێشکەوتوین. هەروەها دەمانەوێت کۆمپانیای گواستنەوەی خۆشمان بکەین ئۆتۆمبیلی کارەبایی لە ساڵانی ڕابردوودا ئێمە هەموو ساڵێک 6 ملیۆن یۆرۆمان بۆ پرۆژەکانی پاراستنی کەشوهەوا تەرخان کردو. دەمانوێت تاوەکو ساڵی 2035 ببینە شارێک کە کاریگەری گۆڕانی کەشوهەوایی لەسەر نمێنێت. ئەمە 10 ساڵ زووترە لەو ئامانجەی کە حکوومەتی فیدراڵی بۆ ئەڵمانیا داناوە. ئەمە ئاماجێکی گەورەیە و ئێمە لەم بوارەدا لەگەڵ کەرتی ئابووریش کار دەکەین. بۆ نمونە ئێمە پەیماننامەیەکی کەشوهەوامان مۆر کردووە کە تاوەکو ئێستا زیاتر لە 100 کۆمپانیای تێدا بەشدارن و پێکەوە بە دوای چارەسەری باشدا دەگەڕین بۆ پاراستنی کەشوهەوا. بەڵێ چۆن دەتانەوێت لەلایەک ترافیک کەمکەنەوە لەلایەکی دیکەشەوە شاری دووسڵدۆرف بکەن بە شارێک کە دۆستی پاسکیل سواران بێت. لە بواری گواستنەوەدا پێویستە سێشت بکەین. پێویستە گواستنەوەی گشتی OPNV بەهێز بکەین واتە هێڵەکانی شەمەندەفەر. پێویستە بگەین ئاستێک کە بتوانێت ژمارەیەکی زیاتر لە گەشتیاران بگوازێتەوە. پێویستە ڕێچکەکانی پایسکل فراوان بکەین. ئەمەش گرنگە چونکە پایسکل ئامێزێکی گواستنەوەی دۆستی ژینگەیە و پێویستە هاتوچۆ لەسەر ڕێگەوبانەکان بە شێوەیەکی کاریگەرتر ڕێک بخەین. ئێمە ناتوانین چیتر ڕێگای نوێ دروست بکەین بەڵام دەتوانین نوێترین تەکنۆلۆژیا وەک زیرەکی دەستکرد بەکاربێنین. دەتوانین پەیوەندی نێوان گوڵۆپەکانی هاتوچۆ ئۆتۆمبیلەکان باشتر بکەین یان بە تازەی دروستی بکەینەوە. بەو شێوەیە دەتوانین لە ڕێگەی کۆنتترۆلی دیجیتالی هاتوچۆوە ژێرخانەکەمان بە باشترین شێوە بەکاربێنین و ئەمەش لە کۆتاییدا هاتوچۆ باشتر دەکات و جەنجاڵی نێوشار کەم دەکاتەوە. یەکێک لە پرسە گرنگەکانی زۆربەی شارە گەورەکان پرسی یەکەی نیشتەجێبوونە. چۆن دەتانەوێت یەکەی نیشتەجێبوون دروست بکەن کە کرێکەی گونجاو بێت و سەرڕای قەیرانی یەکەی نیشتەجێبوون؟ پلانێکی زۆر باشم هەیە دەستپێشخەری نیشتەجێبوونمان هەیە بەمەش دەمانوێت تاوەکو ساڵی 2030 8,000 خانووی نوێ لە دووسڵدۆرف دروست بکەین. ئێمە دەگەینە ئەم ژمارەیە پلانی کۆنکرێتیمان هەیە کە ئەمە چۆن دەکرێت. تەنیا دوێنێ و پێرێ من بەردی بناخەم بۆ 360 خانوو نوێ لە دووسڵدۆرف دانا کە زیاتر لە نیوان بە نرخێکی گونجاون و دەمانوێت لەسەر ئەم ڕێگەیە بڕۆین. پێویستە دروستی بکەین بۆ ئەوەی خەڵک لە شارەکەماندا دەرفەتی زیاتر بدۆزنەوە. باشە چۆن دەتانەوێت دیالۆگی ڕاستەخۆ لەگەڵ دانیشتوانی دووسڵدۆرف بەهێز بکەن؟ بۆ ئەم مەبەستە چەندین فۆرماتی جیاواز هەن. ئەمڕۆ من لێرم لە چوارچێوەی هەڵمەتی هەڵبژاردن و لەسەر شەقامەکان دەڕۆم. مشتی لەم جۆرە لە دەرەوەی کاتی هەڵمەتیش دەکەم و بۆ 2-3 کاتژمێر دەچمە شوێنێکی گشتی بۆ ئەوەی هەموو کەس بتوانێت بێت و پرسیارەکانی لێم بکات. بێگومان فۆرماتی پەیوەندی دیجیتالیمان هەیە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە.
ئێمە بۆ هەموو پرۆژە گەورەکانمان فۆرماتی بەشداریکردن وەک کۆبوونەوەی هاوڵاتیان و پانێڵێکی گفتوگۆ ڕێک دەخێن و بەو شێوەیە من بەڕاستی بە بەردەوامی لە پەیوەندی نانیم لەگەڵ هاوڵاتیان. جگە لەمەش مرۆڤ لە شارێکی وەک دوسڵدۆرف بە شێوەیەکی ڕێکوپێک لە چالاکیەکانی وەک فستیڤالەکانی پاراستن و کەرماڤاڵەکانیشدا یەکتری دەبینێت و دەتوانێت لەگەڵ خەڵک قسە بکات. دوایین پرسیارم لە بەڕێستان ئەوەیە بەڕێستان لە ساڵی 2020ەوە سەرۆکی شارەوانی شاری دوسڵدۆرفن. بۆچی لەو باوەڕدان کە دووبارە پۆستی سەرۆکی شارەوانی وەردەگرنەوە؟ من پێم وایە بەهۆی ئەوەی چەمکی زۆر باشمانەیە بۆ 5 ساڵی داهاتوو ئەمە هۆکارێکە من پێم وایە دەتوانین پشت بە چەندین پرۆژەی باش ببەستین کە لە 5 ساڵی ڕابردوودا جێبەجێمان کردوون. واتە ئێمە باش کارمان کردووە و من پێم وایە بەم هۆیەشەوە بەشێکی زۆرمان لە متمانەی خەڵک بەدەستێناوە و وەک گوتم ئەمەش لەگەڵ ڕوانگەیەکی باش بۆ داهاتوو بیرۆکەی باش و بەتوانە بە لێهاتوویەکی زۆر کە لە لامانە. ئەمە دەبێتە هۆی ئەوەی جارێکی دیکە هەڵبژێردرێن. بەڕێز دکتۆر کێلە زۆر سپاس کە لەگەڵماندا بووی، هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. سپاس. دەچینە شاری بۆخم کە لەوێش ئەم ساڵانەی دوایی بەهۆی هاتنی زۆری بڵێن کۆچبەری کوردەوە دیاسپۆرانشینی کورد جڤاکێکی کوردی دروست بووە و بێگومان پێشتریش هەبوون لەوێ ڕۆڵیان هەبووە، بەڵام ئێستا زۆر فراوانتر بووە. چوینە لایەن لیستێکیان هەیە بە ناوی لیستی ئینتەرناشناڵ یا ئینتەرناسیۆنال وەکو بە ئەڵمانی دەیڵێن، سەرنجتان بۆ کارەکانی ئەوان و بەرنامەی ئەوان ڕادەکێش. بە شەقامەکانی شارەکەیاندا دەگەڕێن بۆ کۆکردنەوەی دەنگ. دەیانەوێ لە بڕیاردانەکانی حکوومەتی لۆکاڵیدا قسەیان هەبێ. ڕقامات چارادەنا لیستەکە پررەنگیە، ئیسانی ئەفریقی جەمە هەنا، کورد هەنا، ئەوروپی هەنا. زۆرینەی بربژێرەکانی لیستەکەیان کوردن، بەڵام خەڵکی دیکەشیان لەگەڵن. لیستی نێودەوڵەتی یان بە ئەڵمانی ئینتەرناسیۆنال لە شاری بۆخومی ئەڵمانیا بۆ جڤاتی خۆگونجاندن بەشداری لە هەڵبژاردنەکاندا دەکات. خودی باجار بوخم ئەوێن فەرمیتونەنە بۆ چخواست کورد لێ هەنە، چخواست بیانی لێ هەنە، لێ وەک تەخمینەن هەنێک کەس دناوبەرا 13 یا 15 هزار تەخمین دکن کو کورد لەوی باژاری هەنە، ji ber wê jî em pêwîst dibînin ku em lîsteyekê çê bikin Kurd serkêşiya wê lîstê bike û Kurd serkêşiya ne tenê lîsteyek Kurdî hebe Kurd serkêşiya ew kesên biyanî li vir dijîn serkêşiya gişan bike. Salên heftê de gava karmend hatine karmendê mêvan jê re digotin vê eyaletê pêwîst dît ku lêjneyek çê bibe temsîla wan bike ku fermîtêk hevin komûnê hazir bibin were hilbijartin û qanûnek jî pê derket ji sala 2000 de ji wê demê de xebat tê kirin ku temsîla biyaniyan ew kesên biyanî çi biyanî bin nû hatibin çi ji mêj de li vir bin. Ji ber wê jî me pêwîst dît ku lîsteyek çê bibe ji van xelkana ne lîsteyê partiyan bin ku programê wan siyasî hebin, tenê temsîl û nûnertiya wana bike, bercewendiyên wana ew çi dixwazin, çi pêgerekin, zehmetiyên wan çi ne. Ji ber wê jî me ev lîste çêkirî, lîsta ku serkêşiya Kurdan tê kirin, çunkî Kurd em dibînin di Bûxum da piraniye, piraniye ew kesên biyanî ne. We çend berbijêr hene? Niha lîsta me de heşt hene. Lîsta me pirrengî ye, lîsta me ne tenê Kurdin, lîsta me piraniya wan Kurd e, lê du kes Efrîqî jî hene û yek ji Ewropa ya Şerqî jî heye. Lîsta me heşt e, ji mara lîsta me jî 4 e. Navek heye bo lîstê? Lîsta îlbo jê re dibêjin internasyonalê lîstê, lîsta internasyonal ku milletê me xelkê me çû dengdanê ji mara 4 e, ji mara me jî 4 e. Hûn dikarin li ser xwe baxivin çima te xwe berbijêr kiriye û çima hatî nav vê hilbijartinê? Ji ber îşê meslekam zaten svêşî dikim, ez bi întegrasyon ez koç şoğulim. Meslekam zaten ev yani gelek jî migrantin tên ceme, gelek jî Kurdin. İşê we gelek zor e. Cana heye e-mailê me cewab nadin, cana heye alîkariyê nadin wana heta of ent helta wana mehmeha sirana ya ji sala cana jê jî
اجبروي اصواتم قالك سيرفي بسكنم وسر بيرك شي كجبر بيرك شي از بيجم بيرك ما يقولاتن فيدي قالك جي يعني اوا وانا نخوش حالي وانا يعني هنا هنجي زلامي خبر هنا شتي ولو هنا يعني جي تاني معنا الفيديو كولتورا وانا ياك ايغو بياشي خواتنا يعني اي زاروك جادي كان خو انتخين بكن اما اي دياشي يعني بيجن تشيل بينجي صالي كولتور كي هاتن كولتورك ديشك وجوانا قالكي غريبه بدار يعني الفيديو جي قالكي بسيكولوجيا واخرات بي قال جاز وقت تختار واجي بروبلمي وهنا واستخدم سوينا قالك بس حركه حمد بيجن بيلدونغ يا بيلدونغ راستا بيلدونغ اما الناس زاروك التنير زاروك شن مدرسه تعلمن او تبي بروبلم لنا اما ايه مظن يعني يا شي وانا يقول بشكي مظن جوار قالك زور يعني ارمانجي منا كو ام تخازم بيك ورند في بين سالين بيش مدى وافجي الاستماع او كاسين كو خهل بجارتنا جهيش كسامبيتي يتر جمارة ماجي چاره او کسی ما خلکی ما کوبچه جمارة چار هل بجیره لیستاما چار پیرکم چار زلامن نتنه کردن لیستاما انترناسیوناله يتر وقت بي پررنگی امتیدا دبینن و لفدریجی اودن آرمانجه ما بیروه که جبو راسیسموس ام لبوخم واری وکرن و یا دویجی دموکراسیه چونکه دمه داویه دم مدید کو چپسری او کسی نوتین قانونین کو درکتنه یاساین نو کو درکتنه کو مافیوان جستاندنه و وان بدیگرینن یلا گرینگه اوا لیان دا پرسم قازانجی دەرچوونی ئەوان بۆ کوردی دیاسپۆرانشین چییە؟ بەڕاستی جبلی پرسکرێکان گەلێک پرسکرێک هەنە چونکە دوی کاریدا ئیش دکەم گەلێک پرسکرێک هەنە و گەرەک لەسەر وەرێ سەکناندن یەک جوانە مەسەرەن ئەنتیڕاسیسمس بیرو گەرەک بیرۆک وەرێ چێکردن لە بوو خۆم چونکی لە دژبەری کوردان لە دژبەری ئەو کەسێن غەریب گشتی و کوردان بە تایبەتی هەنێک جێوازی تێنکردن معاملەکردنە وان جێوازە گەرەک بیرۆک وەرە چێکردن و ئەم بخوا سەرکێشە وێ بێروێ بکەن تاکو ئەمزانە بن چقاسی ام بحوجي يعني ام بحوجي ديمقراطيات نتنه ام بكاربن دنگي خوبدن ديمقراطيات برسكريك هبن ام بكاربن چاره سر بكن و چاره سري جمع در كبه باشه هي راسيسمس هي دجي كردالفر هر عدد دما داويه دا هنكي برز بويا او كسين نو هاتن بزمان نزانن راسي راسيسموستين جبرويجي ام بيويز دبينن ام وان مثلا سر بسکنن و بخواد چاره سر بکن بریف جوارات ام بریف سور اون بچن هل بیجارتنه ام لیستا ما جماره ما چاره ام خوازن جبو کردان ام لیستا کردیه مزاتمش کرد وای سر چاوان سر سران ام لیستا ما مافی وجه های اونار هل بیجاره ام گلک کیف باش بو کێبڕکێکە گەرمە و دەنگێکیش زۆرە بۆیە دەبێت دەنگ دەر بە دەنگ دەر قسەی لەگەڵ بکرێت Du bist, glaube ich, schon 16, denke ich mal. Ja. بۆ ڕاکێشانی گەنجان تەکنیکی جیاواز بەکاردێ چرخێک دەسوڕێن و هەر جارەی خەڵاتێکیان بۆ دەردەچێت لەو نێوانەشدا قسەیان لەگەڵ دەکرێت بۆەوەی بچنە دەنگدان و دەنگ بە لیستە زۆرینە کوردیەکە بدەن سوپەر مەخزۆ ناویم زکریا از کارمنده روناهی ایفام از کار شورمندی اگر پرسکریکن خلکی هبن از جرا چاره سر دکم عین وقت از جمع کردیش گمایند دویچلند کارمنده ورمجی پروژه که از سرکشی و پروژه دکم او کسین که دخوازن کوملیا چه بکن از آلیکاریا وان دکم او کسین که کوملیان وان هنه برای وانچن یان پرسکریکی وان هن از آلیکاریا وان دکم تا کو پروژه الجام دولت چه بکن و وان پروژه‌ان جی بکن. از خوازم کو گلک سپیرک بسکن بر زمان هیا پیرک يعني قرص هنا اما قرص بتشوچك تشيكش بقول ملات زوبع يعني بيرك انسان زوبع على هنتين جم زاروكي وهنا يعني كريك تشكيلو بتشيكن كو ان كان كي جو بدل ما بتخوي كابي كنا بتخوي دبيجن بينا شيء يعني تشي جوز نالي خبات تكم نور هيا ام ايجو زاروكي وهنا كارن بين جما يعني هبالي من زاروكات من اسبوانا خبات كوميدي او نا بيرك نجي فقره دسوا غريداج بن نكارن وقت گزارو بچوك بن ببي تعطيلا مكتبه فيغين
الويدي بيشكي الزور او دبن كيك بيجي او نا اول بسن يعني جي كيك نكارن بين سوينا كيك بسكن يعني اسوازم بيشك بيركي ما ذاتن شكستينا اسوازم بيشكي اشلو بيج يعني دستك بدمانو اسوازم راب نسرقو بيج بمكارن كيك رابن يعني حتى جمت تشكيله شان واجد تمكو تنجمه زاروكي وهبن زاروكي خوشي كان بينن ازبيت خوازم يعني جو بيدك نمجبور تاني بيدك نتاني يعني بخوجي كاري شغل فيديو بكي افضل تشكيله المانيا تشكي ان كان كيولا جدي وانا يعني حقي بيدك حقي زلام حم يكا فرخنينا و اصواتم بيناج زانم جو تشكيله هاي البر اما بربژێرێکی دیکەی لیستە زۆرینە کوردیەکەیە قەشەیەکی ئەفریقیا کە ساڵەهایە لە ئەڵمانیا دەژیت. English? You speak English? You speak English, okay. Der internationale Liste kann ich nicht sagen, dass das sind meistens Kurden. Das sind auch... لیستی ئینتەرناسیۆناڵ ناکرێت بگوترێ لیستێکی کوردیە چونکە خەڵکمان لەگەڵە لە وڵاتانی عەرەبیەوە هاتوون لە لیستەکەماندا بربژێری گەلانی جیاواز هەن لە شوێنی جیاوە هاتوون و تەنیا کورد نین بۆیەش ناوەکەی ئینتەرناسیۆناڵە ڕاستە کوردەکان زۆرینەن بەڵام وەک گوتم هەر ئەوان نین و نوێنەرانی گەلانی دیکەشی تێدان. Aber die sind nicht der einzige, das sind auch mehrere Vertreter. gelek organizasyon hene ev liste bi hevdûra çêkirine gelek nasê wan hene ev 30 salin li vederêne hemû xelkê li vir naz dikin û hemû xelkê li vir xizmetî wan kirine û baweriya xelkê vê lîstê heye ji ber wê jî ew ne tenê ştan de em ne tenê li vir serdisekine li ser sosyal medya û nasbûn jî heye û di riya kesan re jî. ئەمە دیاسپۆرا ئەم هەفتەیە بوو سبەی کاژێر 15 بە کاتی ئەڵمانیا بە کاتی ناوەندی ئەوروپا هەروە 16 بە کاتی هەولێر کاژێرێک ڕۆماڵمان دەبێت ڕۆژی پێش هەڵبژاردنەکانە و بۆ دوو سبەی بۆ ڕۆژی یەکشەممە بە درێژایی ڕۆژ لێرەوە ڕۆماڵمان دەبێت بۆیە چاوتان لەسەر ڕوودا بێ بۆ ئەم شەویش لە هەرکوێ بن بێ بەڵام.